لە دەیمانگی ئەم مانگە عێراقیەکان بۆ هەڵبژاردنی نوێنەرەکانیان ڕوو لە سندوقەکانی دەنگدان دەکەن کە یەکەم جارە بە سیستەمی فرەبازنە هەڵبژاردن بەڕێوە دەچێت. کەناڵی حوڕەی عەرەبی لە راپۆرتێکدا چەندین ئامار و ژمارە لەسەر هەڵبژاردنە پێشوەختەکەی ئەم مانگە ئاشکرا دەکات. با پێڕاپۆرتەکە هاوڵاتیانی عێراق لە دەی تشرینی یەکەمی ئەم ساڵدا 329 کەس وەگەندامی ئەنجومەنی نوێنەران لە هەڵبژاردنێکی پێشوەختەدا هەڵدەبژێرن. لە بنەڕەتدا ئەم هەڵبژاردنە بۆ دامرکاندنەوەی تووڕێی خەڵک بوو کە لە ساڵی 2019 شۆڕشی تشرینی لێکەوتەوە و حکوومەت هەڵوەشایە و عادل عەبدولمەهدی دەستی لە کار کێشایەوە و دواتر مستەفا کازمی وەک سەرۆکوەزیرانی کاربەڕێکەر دەست بەکار بوو. باپی وادە یاسایی خۆی دەبوو لە ساڵی 2022 هەڵبژاردن بەڕێوە بچێت. هەڵبژاردنەکە بە یاسایەکی نوێ بەڕێوە دەچێت و پشت بە چەند بازنەیەکی جیاوازی دەنگدان دەبەستێت. باپی نوێترین سەرژمێری و ئاماری نەتەوە یەکگرتووەکان ژماری دانیشتوانی عێراق 40,200,000 کەسە. لە سەدا 60 دانیشتوانی عێراق تەمەنیان لە خوار 25 ساڵیەوەیە. ژمارەی دەنگدەران لەم هەڵبژاردنە 25 ملیۆن دەنگدەرە، بەڵام تەنها 23 ملیۆن کەس کارتی بایۆمەتری دەنگدانیان وەرگرتووە و مافی دەنگدانیان هەیە. هاوڵاتیانی عێراقی نیشتەجێی دەرەوە لەم هەڵبژاردنەدا ناتوانن دەنگ بدەن و لە هیچ باڵێزخانە و کۆنسڵخانەیەکی عێراق سندوقی دەنگدان دانانرێت. لە دەنگدانی تایبەتدا کە لە 8 مانگ و 2 ڕۆژبەر لە دەنگدانی گشتی بەڕێوە دەچێت، پێشمەرگە وەزارەتەکانی ناوخۆ و بەرگری عێراق، دەستگای ڕوبەڕووبوونەوەی تیرۆر، هێزەکانی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان، ئاوارەکان و 671 زیندانی دەتوانن دەنگ بدەن. بەڵام چەکدارانی حەشتی شەعبی بەهۆیەوەی دەستەی حەشتی شەعبی لە ناردنی لیستی ناوەکانی دواکەوتووە، لە دەنگدانی تایبەتدا دەنگ نادەن و لە دەنگدانی گشتی دەنگ دەدەن. ئەمەش تا ڕادەیەک ترسی لەبارەی ژمارەی ڕاستەقینەی و هێزانە دروست کردووە. دەنگدەران بە سەر 83 بازنەی هەڵبژاردنە دابەش بوون. 8273 سندوقی دەنگدان لە بنکەکانی دەنگدان دانراون. هەر بازنێکی هەڵبژاردن لە عێراق لە نێوان 3 بۆ 5 نوێنەری دەبێت کە ئاویش بەپی ژماری دانیشتوانی پێوانە کراوە و لە بازنەیەکەوە بۆ بازنەیەکی دیکە دەگۆڕێت. کاندیدەکان لە سەر 329 کورسی پەرلەمانی عێراق کێبڕکێ دەکەن. لە 125 کورسیەکان کە 83 کورسی دەکات بە کۆتا بۆ ئافرەتان تەرخان کراوە. پێکاتەکانی ماسیحی و شەبەک و سابیە و ئێزیدی و کوردە فەیلیەکان 9 کورسیان بۆ دانراوە. لەم هەڵبژاردنەدا بۆ یەکەم جار دەنگدەران ڕاستەوخۆ دەنگ بەکاندی دەدەن. 3240 کەس وەک کاندیدی هەڵبژاردنە پێشوەختەکە پەسەند کراون کە 950یان ئافرەتن. لە نێو کاندیدەکانیشدا 789 کاندیدی سربەخۆ هەن کە پشتیان بە هیچ حیزبێک نەبەستووە. 2451 کاندیدیش بە پشتیوانی حیزبەکانیان خۆیان کاندید کردووە.